لە ڕۆژی جیهانی مناڵاندا کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ئاڵەبجە ژمارەیەک ئۆفەری تەندروستی تایبەت بە مناڵان ڕاگەیاند و بینینی پزیشکی بۆ مناڵان کردە بێ بەرامبەر. یەکی شەش هاوکاتە بە ڕۆژی جیهانی منداڵان لە پێناو پاراستنی تەندروستی مناڵە چاوگەشەکان لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئۆفەرێکمان ڕاگەیاندووە بۆ منداڵان، ئەویش خۆی بینێتەوە لە پسوڵەی پزیشکی منداڵان بۆ منداڵە چاوگەشەکان بێ بەرامبەر دەبێت لەگەڵ ئەنجامدانی پشکنینی تاقیگەیی و ئەنجامدانی هەندێک فحوساتی تر کە خۆی بینێتەوە لە بابەتی کێشان و پیاوانی مناڵان و بە ئامێری تایبەت بە کێشان و پیاوانی مناڵان. چین و توێژەکان ستایشی کۆمەڵگەی بەخشین لە ئاڵەبجە و خزمەتە تەندروستیەکانی بە پارێزگاکە دەکەن کە بێ جیاوازی خزمەتی نەخۆش و دەردەداران دەکات. ئەوەش کارێکی زۆر باشە، هیوادارن بەردەوام من لەسەر کارە باشەکانیان و هەمیشە کاری باشیان کردووە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە، پیرۆزبایی لە هەموو مناڵەکانی کوردەکەم و هەروەها بەخشین ئەمڕۆ ئۆڤەرەکانی بینی نەخۆشی کردو بەبێ بەرامبەر، ئەمەش هەلێکی زۆر باشە، دەستخۆشیان لەکەین. ئێمە سپاسی بەخشین دەکەین لەبەرەوەی دیاری پێ بەخشین بە بۆنەی ڕۆژی مناڵانەوە و بینینی دکتۆری کردووە بە خۆڕایی. جگە لە بینینی پزیشک کە تەنیا لە ڕۆژیەکی شەش بێ بەرامبەرە، داشکاندنین لە 150 پشکنین و دەرمان بۆ نەخۆشیەکانی مناڵان ڕاگەیاندووە. هاوکات هەفتەی وەشاری تەندروستیش لە ماوەی 6 ڕۆژی داهاتوودا کە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیە تایبەت بە منداڵان جێبەجێ دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.